ساڵانە لە دەڤەری ئاکرێ زیاتر لە 300 تۆن هەنجیر بەرهەم دەهێنرێت و بەتام و بۆ نەجیاوازەکەیەوە هەناردەی ئەوروپا و ئەمریکا دەکرێت. بەڵام ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە نرخێکی کەمتر لە ساڵانی پێشوو دەفرۆشرێت. باخەوانەکانی ئاکرێ دەڵێن ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و کەمی کڕیارەوە نرخی هەنجیری ئاکرێ دابەزیوە. ساڵانە کیلۆی بە 5,000 دەماندا بە بەقاڵەکان، بەڵام ئەم ساڵ نرخەکەی بۆ نیوە دابەزیوە. بقاله هيك خالد بين ويري او بتا هفليرت بتا فرد كتا بغداد فرد كتا مصر فرد كتا دوكي حتى فرد كتا امريكانيه اوروبا دون امريكا بين اوروبا يعني يجي راكري بنوفو بانكا براستي اف ساله يا هات يا خاري نخو بدين دو كما 5000 دا بقالي اي 10,000 فرود حتى 10,000 هات يا فرد يجي راكري بس أفصل كريكة نبر كورونا نخوشية سعره ودا بزيرك نينا شك عاسية زحمة عطيتين تدبي فهي مشكلة بومان يعني سعرات يا خاربا. هەنجیری ئاکرێ تاموبۆن و شێوەی لەگەڵ هەنجیری شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراق جیاوازە. هەرەمەی شوای کردووە دانیشتوانی عێراق و گەشتیارانی بیانی هەنجیری ئاکرێ لەگەڵ خۆیاندا ببنەوە. ساڵانە لە مانگی ئاب تا مانگی تشرینی یەکەم وەرزی پێگەیشتنی هەنجیرە لە ئاکرێ و بەوتی فرۆشیاران سەرڕایبوونی چەندین جۆری هەنجیر، بەڵام جۆری ئەحیابەک یەکێک لە باوترین جۆرەکانی هەنجیرە کە خواستێکی زۆری لەسەرە. خدا ئەفسۆڵە سەیتەرە نینە نەخۆ خەڵکی هەولێرێتێ دووکێ سلێمۆنیە تێتەن خەڵکی بەغداد گەلک تێتەن خۆسەدەن بۆ ژیرە ئۆکرێتێتەن ژیرە ئەحیابەک ئۆکرێ چێت بیتن والبجیلێ هەموو عەردەکیشی نۆ بیتن هەنی گەلک شت لێت برین بۆ غير منطقة شي نبينا كي أو كريت شي نبينا طموح خوشترا و جوانترا ناف دوبش الصورة أبا أحيا بكيا طموح قالك خوشة تفلوي كما وحتى بمرابوش باوتي پزیشکان هەنجیر سوودی زۆرە، کانزای مەگنیسیۆم و کالیسیۆم و چەندین کانزای دیکەی تێدایە و ئەگەر هەنجیرێک بخەیتە ناو ئاو بەیانیەکەی ئاوەکەی بخۆیتەوە کاریگەری باشی هەیە بۆ نەخۆشی شەکرە و چەندین نەخۆشی دیکە. هەنجیر میوەیەکی خۆشی وەرزی هاوینە و میوەیەکی پڕکانزایە، بەتەڕی و بە وشکی دەخورێت و لە خێزانی تووەکانە. خوای گەورەش لە قورئانی پیرۆزدا سوورەتێکی بە ناوی هەنجیر دابەزاندووە.